ئەم جارە بەرنامەی سەربازی ون چیرۆکی سەرکەوتنی کەمەندامێکی خۆبەخش دەگێڕێتەوە. ئەم خۆبەخشە سەرەڕای کەمەندامبوونی خۆی بووەتە ئومێدی سەرەکی بۆ ئەو مرۆڤانەی کە خاوەن پێداویستی تایبەتن. ئەم خاوەن پێداویستیە تایبەتانەش بەدەست دەرد و ئازارەکانی سەختی ژیانەوە دەناڵێنن. ئەم ناڵینەش بەشێکی لەلایەن ئەم خۆبەخشەوە ساڕێژ دەکرێت بە دەستگرتن و لە ئامێزگرتنی حەز و ئارەزوەکانی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی و زانکۆم لە سلێمانی تەواو کردووە. دوای توشبوونی بۆ حادیسەیەم لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی گەلەکەمان لە 91 ئەو ڕێکخراوەمان دامەزران. ئێتر لە ساڵی 92 لەو ڕێکخراوە کارەکەم و لە 94ەوە بە ڕەسمی سەرۆکایەتی ئەو ڕێکخراوەکەم ڕێکخراوی ڕۆژ بۆ کەسانی کەمەندام لە کوردستان. دیارە دێرینترین ڕێکخراوە کۆنتترین ڕێکخراویش لە کوردستان یەکەم ڕێکخراوە بۆ کە دامەزراوە هەتا مۆڵەتی لەبەری کوردستانی وەرگرتووە پێش دامەزرانی حکوومەتی یاریمی کوردستان چ بەڕاستی بۆشایەکی زۆر گەورە هەبوو بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایە ئیتر بە هەموو ئەو کارانی کە پەیوەندە بە کەمەندامانەوە لە هەموو بوارەکانە لە بواری گوزەران و ژیانی ڕۆژانی کەمەندامان تا بوارە یاساییەکان و بارەکانی تری کەمەندامان خەریکیەوەی. نزیکترین دۆستی ئەم خۆبەخشە ئەم عەرەبانەیە کە لە ئامێزی گرتووە. هەموو بەرە بەیانێک دەست دەکات بە ئامادەکاری و هەنگاونان بۆ کەمکردنەوەی سەختی ژیانی کەسانێک کە بە درێژایی تەمەنیان لە ئازاردا دەژین. ئێمە هیچ طموحێکی مادیمان لە کارکردن لەم ڕێکخراوە نییە ئەو خۆبەخشە کاتەکەی نەکرد من هەموو ئەو برادەرانەوە ئوستافی کە لەگەڵمان خۆ بەوە هەتاوانی کە دێنیانێت ئیش کار بکەن لێرە یەکێک لە مەرجەکانی ئەوەیە کە بێت فۆرمێک پڕ بکاتەوە کە ئەوە بە خۆبەخشیە بێ کار بکات لەو ڕێکخراوەیە. بەڵام ئەگەر تووشی امتیازێک بووی ینی امتیازێک لەلایەن کەسانی چۆ بجانابتانەوە دیارە امتیازەکە بۆ هەموو ئەو کەسانێک کارەکەن لێرەیە غێری ئەوە نەکە لێرە لەو مۆستانەی تریشکەیشی تیاکەن ئێمە ئەکرێت هەتا ئیفادات و سەفەریشمان ئێمە لەسەر خۆمانە لەسەر ڕێکخراوەکە نییە. من وا هەستم کرد پێویستی بە یەکێکە کە خۆی کەمەندامێ کاری تیا بکە چونچە کەسی کەمەندام زیاتر لە مەعاناتی هاوڕێکانی کەوکو خۆی وان تێگا زیاتر ینی بەڕاستی مەسئولێتێکیشە مەسئولێتێک و بەرپرسیارەتێکی مێژوویە لە ئەستۆت جگەل لە بوارە نیشتیمانەکەی پڕکردنەوەی بۆشاییەکە کە ڕەنبێ حکوومەت نەیتوانی بێدەم بۆشاییە پڕ بکاتەوە یان پیا ڕانەگەیشتووە خاستن لە سەرەتاکانی دروستبوونی حکوومەتی یاریمی کوردستان لە ساڵی 1994 و هەتا 2003 تا ڕوخانی ڕژێمی بەغا هەتا ئەو کاتەش ئێمە توانیمانە ئەو فەراغی کە حکوومەت تەرچی کردو تقریبان پڕی بکەینەوە نەک بە تەواوەتی لەبەرەوە وەکو شعوری خۆم ڕەن بێ ئەگەر بپرسن جەنابتان لە هاوڕێکانم لە دۆستەکانمان لە کۆمەڵە لەوانەی کە نزیکن لە کۆڵەوە نەکرد کەمەندامان خۆیان تێگەن لەوەی کە شعوری یا هەستی مرۆڤیش کەمەندام بۆ کەمەندام زیاتر لە کەسیی ساخ بۆ کەمەندام. ئەم خۆبەخشەش لە یەکەم هەنگاوی دەچێتە گۆڕەپانێکی تازە دروستکراوی وەرزشی بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان کە ڕۆڵێکی گەورەی هەبووە لە بنیادنانیدا. وەک ئەندازیارێک خۆی دیزاین و نەخشەی ئەو کۆمەلگایە کردووە بە خۆبەخشی هاوکات هەوڵی دروستکردنی داوە کە لەلایەن حکوومەت و ڕێکخراوەکانەوە بنیادنراوە تا کەمەندامان ببن بە خاوەن پێگەیەکی وەرزشی تایبەت بە خۆیان. طبعاً لە کاتی خۆی لە پێش تەندەرین پێشەوەی کە موافقە کرا لەسەر پرۆژەکە بکرێت لە سلێمانی هەولێردوهۆک ئیرا بە تەندەرین لە مەرحەلەی تەندەرینە هەڵەی زۆر تیا بوو. ئێمە هەتا پێش مەرحەلەی تەندەرین تێبینی خۆمان نردبوو بوو بۆ ئەو شوێنەی بۆ ئەو جیهەتەی کە پرۆژەکە جێبەجێ ئەکات. سەیدا ئاگادارە بە تەفسیل 25 خاڵمان نووسی بوو کابێ لەم قاعەیە بۆ کەمەندان بۆرزشی کەمەندامان مەوجود بێ. پێش ڕاپەڕین تووشی و حاڵەتە بووم توش بە ڕووداویشی هاتووشەوە کەمەندان بووم
دوای ئەوەی کە چوومە دەرەوەی وڵات و عیلاجکردنەوەوانە و وتر وەزعەکەم بەم شێوەیە مستەقر بوو لەسەر کورسی مامەوە کە خۆم کەسی وەرزشەوان بووم لەسەر ئاسی سلێمانی کوردستانی ڕەمێ ناسرابێتم. بەڵام دوای ئەوەی کە دەستمان کرد بەکارکردن لەم ڕێکخراوەیە ئامانجمان ئەوە بوو بۆشاییەک هەبوو بۆشاییەکە بوو بۆ خزمەتکردنی کەمەندامە و کەسانی خاوەن پێداویست تایبەت لە کوردستان. ئەو بۆشاییە هەستمان بۆ کرد کە ئەچنە پەراوێزەوە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە و بۆ گژاسوونەوەی هەموو کێشانێک کە ڕوبەڕووی کەمەندامانە بێتەوە و تەحەدیانی کە ڕوبەڕووی کەمەندامانە بێتەوە کەمەندامانی ئێمەش هیچ نەبێت هەستێک بۆ بکەن کە کەسێک ژیریانەکە کەسێک داکۆچیان لێەکە کەسێک بە خەمەکانیانەوە چێتە پێشەوە کە هاتین قیاسمان کرد لەگەڵ سەیدایە جێگەی ساحی باسکەیتیانە بۆ مەجبور ئەومان پێ بڕین هەمووی ئەوە هەمووی کۆنکریت مسەلەحات. ئەمە بۆ تیپانەیە لە پێشبڕکێکانە یەکەم و دۆم و سێمە بن بۆ نمونە و پاڵەوانێتێکە تێهی باسکە کوردستان یەکەمە بێ عێراق دۆمە بێت ئیمارات سێمە بێ بۆ نمونە ئاڵای کوردستانە چێت شوێنی یەکەم بۆ شێوەیە و بەرزەکرێتەوە چونکە ئەبێ بەرزتر بێت شوێنەکانی بەرزترەی ئاڵاکان. بەندە وەکو شەوانێک عەرزیزانەتانەکە من لە هەڵبژاردەی سلێمانی لە هەڵبژاردەی زانکۆ یاریزانی باسکە بووم و باڵاشم و کوێستانە بەرزتر بوو تۆزێک یاری مەکردتر ئەمە هەستە زۆر سیر بوو لە لام ینی بەتابەتیش لە سەفەرێکگەل سەفەرەکان بۆ بەریتانیا بۆ ئەنگلتەرا لە خەسخانەیەک بووم تیپێکی وەرزشیان هەبوو تیپسی وەرزشی کەمەندامانیان هەبوو کە هێشتا ئۆلۆمپیاد و پارەڵۆمپیاد دانەمەزرا بوو ئێمە کە دەستمان کرد بەوە لەو بەشە وەرزشیەوە یانەیەکمان یانیش وەرزشیمان بەهەڵ و لەگەڵ کەسانی دڵسۆز لە حکوومەت یاریمی کوردستان پارێزگای سلێمانی بیرمان لەوە کردەوە چۆن ئەم بەشەوە تەطویر بکەین و ڕەم بێ فکرەکە لەگەڵ برادەرانی لیژنەی ئۆلۆمپی کوردستان فکرەکەمان بۆ هاتکەوە یانەیەک دروست بکەین منیچێک بووم لە دامەزرێنەرانی یانەکە ئەم یانەیە تەعەن تاکەیانەیە تا ئێستا و لەسەر ئاسی کوردستانی شتێکەم یانەیە یانێکی نموزەجیشە لەسەر ئاسی عێراق بەڵام بەداخەوە ڕەم بێ ئێستا تووشی قەیرانێک بۆ ببوونەی و قەیرانی کام و شەریح و کۆمەڵگەی کوردستانی گرتەوە دوای شەڕی داعش و دوای ئەو ئەزمە اقتصادیە و دابەزینی نەوت و ئەو بەز ڕسمێکە لە کوردستان دروست بوو ڕەم بێت تۆزە نیشاتەما کەم بێتەوە جنا لەسەر ئاسی عێراقیش ببووین بە سێرەیەکی دراوشاوە بەڕاستی. دوای وەستان لەسەر قاچەکانی بێ هەستکردن بە هیچ لاوازیەک بەرەو کارەکەی دەڕوات کارێک کە بەختەوەری زۆری لەخۆگرتووە بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان. ئەم پیاوە سەرەڕای کەمەندامی بەڕەفتارەکانی خەندە دەخاتە سەر لێوی هەموو خاوەن پێداویستیە تایبەتەکان. کارەکانی مەزوربەی زۆری خۆبەخشانەیە هەمووی خۆبەخشانەیە یعنی قەناعەتان هەبێت جەنابتان گەر تەشریف بێنە یانە چاکە بیخۆنەوە چاکەی مە لە جیرفانی خۆمانی کڕین ئاوێک کە بینە دەست میوانێک ئێمە لە جیرفانی خۆمانی کڕین. بەڵام کارەکانی ئێمەکەیکەین بە هەر شلایەکە ڕوین بۆ چوە ڕوین سەرپەرشتی تیپەکەین تیپەیانین تیپە بین خۆبەخشانە کردومانە چ بەڕاستی بەرپرسایەتیەکە لە ئەستۆمانەوەی بینە سەر تا کوێ بینەوەی بینە سەر. بەندە و هاوڕێکانم تەوان ئێمە خەریکی پێداکردین من راپۆرت نووسین بە حکمی زمانزانی راپۆرت نووسین لەگەڵ ڕێکخراوەکانی تری نێودەوڵەتی هەوڵی پەیداکردنی کورسی هەوڵی پەیداکردنی خۆراک هەوڵی پێداکردنی پێداویستی ڕۆژانە ئەمە بێجگەلەوەی کە ئەمانە کراوە لەم قۆناغی دوای ئەوە نووسینەوەی یاسای ماف و امتیازاتی کەمەندامان بوو کە من ئەتوانم بەسەر بەرزانە بیڵێم وەرەقەی ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستان جێبەجێکرا و ئەپروف کرا و ڕەزامەندی لەسەردرا بەندە نووسیوێتەوە دیارە من هاوکاری هاوڕەکانی تریشم لەگەڵا بووە. ئەو خۆبەخشە لەگەڵ هاوڕێ و هاوکارەکانی پاڵپشتی ئەو کەمەندامانە دەکەن
کە حەز و خولیای وەرزشیان هەیە. بۆیە خۆبەخشانە دەستی کرد بە دروستکردنی تیمێکی خاوەن پێداویستیە تایبەتەکان بۆ یاری تۆپی پێ، باسکە و چەندین یاری دیکە، تاوای لێهات بەشداری چەندین پاڵەوانەتی لەسەر ئاستی هەرێم و عێراقدا بکەن. ئەم خۆبەخشە وای کرد کە دەستیان بگرێت و هانیان بدات بۆ بەردەوامی و بەدەستهێنانی ناسناو. خۆی زۆربەی کات وەک دادوەر و ڕاهێنەر ڕۆڵ دەگێڕێت. هەموو ئەو کارانە بە خۆبەخشیە بێ ئەوەی بیر لە گیرفان و کۆکردنەوەی سامان بکاتەوە، بەڵکو زۆر جار لە گیرفانی خۆی و بە لە دەرگادانی لایەنە پەیوەندیدارەکان و کەسانی خێرخواز هەوڵی داوە ببێتە هێزی پاڵپشتی بۆ کەمەندامان. ئەمە 4-5 تیپمان هەبوو، تیپی باسکەمان هەبوو، باسکی سەر کورسی کەمەندامان، تیپی گۆڵبۆڵی نابینایان، تیپی تێنسی سەرمێزی کەمەندامان کە لە سەراسی عێراق 3 ساڵ یەکەم بوو، لە سەراسی هەموو عێراق. تیپی باسکەشمان بە هەمان شێوە و ساڵەکە گەیشتەوە 4 گۆشەی زێڕین. ئێستا تیپی فوتبۆڵمان هەیە، فوتبۆڵی کەمەندامان کامیان دەست و قاچیان لە دەستدا و قوربانیانی مین و تەقەمەنین. ئێستا بەردەوام نیشاڵتاتیان هەیە لەگەڵ مؤسساتی دەوڵەت یاریەکەن، لەگەڵ تیپەکانی تر یاریەکەن و لە حدودی ڕەنگ بە 20 دیاریەک 500 یاریان بردوێتەوە. زۆر ئەکادیمیانە یاریەکەن، زۆر بە محتەریفانە یاریەکەن. بەڵام وەکو عەرزمکردن بەداخەوە دوای ئەو قەیرانە ئێستا ماوینەتە سەرەوەی کە تیپێکی فوتبۆڵمان هەیە لەگەڵ تیپێکی گۆڵبۆڵی نابینایان زیاتر خەریکی تەمرینن. ئەوانی کە دێن بۆ یاریکردن بۆ هۆستی خوانێنە بەڕاستی یانی یەکی ناوەکو تیپەکان نووسون ناتوانین خزمەتیان بکەین لەبەرەوە تەجمید بوون تەقریبا. ئەکەی دێمە لەگەڵ هاوڕەکانی ترم لە دووە کۆهولێر باەخێکی باشمان بۆ ورزشدا و لیژنەی پارۆڵمپی کوردستانمان دروست کرد و بەندەیەکێک دامەزرێنەرانی لیژنەی پارۆڵمپی کوردستان لەگەڵ هاوڕێیانەمانە زاخۆ تا خانەخین یاریزانمان هەبوو و ڕەن بێجانابتان ئەگەر مقابلەتان کردبێ بینی بێتان کاکە کۆڤانی چەکە لە یاریگەرەکانی ئێمە کە لە مێژووی کووردا تەنها میدالایەکی ئاڵتونکەوە گیرابێ و کۆڤانۆری گرتووە کە کەمەندامە. ڕەنبێک کەمەندام لەم وڵاتی ئەمە 2-3 جار تووشی کێشە ببێت. یەکیان کێشەی نەداری و نەبوونیە کە بەداخەوە زۆربەی زۆری کۆمەڵگای گرتوێتەوە و هیواداری بەرەو باشی بڕات. کەمەندام سەرڕای ئەوەی کە ئەو قەیرانش هەیە، قەیرانی جەستەیشی هەیە کە کەسێکی وەکو بەندە جگەل لەوەی کە کەمەندام و شعوری کەمەندامی هەست بە کەمەندام بوون، بەڵام من لە جەنابەت زیاتر پێویستم بە عیلاج و خەستەخانە و دا و دەرمانوانەیە بۆ بەردەوامی ژیانم. لەبەرەوە کەمەندام دائیما هەستێکی لەلایەکە پێویستی بەوەیە کە هاوکاری بکرێ. هاوکاریەکەش وا هاوکاری نەکرێت کە تۆ بەخێر بیت بەڕاستیەوەیش خاوەن مافە لە وڵاتەیە. ئەوەی کە ئێمە ئامانەوە بکرێت یاسایەکمانەیە لە پەرلەمانی کوردستان ئەو یاسایە جێبەجێ بکرێت بچێتە بواری جێبەجێکردنەوە ڕەنبێک کۆمەڵێک لە کێشەکانی کەمەندامان لە وڵاتی ئێمە چارەسەر بکرێت. ئێمە وەک یەک تیم لەگە خاوەن پێداویستەکان ئیش دەکەین و پاڵپشتیان دەکەین.
ئێمە سپاسی هەموو ئەو کەسانە دەکەین کە هاوکاری خاوەن پێداویستە تایبەتەکان دەکەین. ئێمەی خاوەن پێداویستی تایبەت دەمانەوێت بین بە هێزێکی کاریگەر لەناو کۆمەڵگادا. ئێمە سپاسی کاک شێخ نووری و هاوکارەکانێکین کە یارمەتی خاوەن پێداویستی تایبەتەیە. سەرڕای ئەوەی کە خۆی لەسەر عەرەبانەیەوە ناتوانێت بە قاچەکانی خۆی بڕوا، بەڵام بەڕاستی زۆر زیاتر لە زۆرمان کە هەموو ئەندامەکانی لاشەمان ساغە کارەکە وە لە بواری جیاجایە دەستڕەنگینە. من خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە ئەو ناسیوە و هیوا خوازم کە لە ئایندەیە هەر بەم جۆرە بەردەوام بێ و نەوە لە دوایینەوە دەرسی لێوەرگن لێەوە فێر بن کە کەسانێک هەن لە وڵاتە سەرڕای ئەوەی ئەندامەکانی لاشەی هێندێکیان زۆرێکیان لەدەسەدەن، بەڵام ئیرادەیان لەدەست نادەن، بە ئیرادەی خۆیان ئەتوانن کە بەشێک بن لە پرۆسەی بەرهەمهێنان لە وڵاتە. کاک شێخ نووری کە سەرۆکی کۆمەڵی ڕۆژە بەدەر لەوەی بە ئەکادمی ئەندازیارە ئەندازیاری پێکەیاندنی کۆمەڵی قوتابی وەکو ئێمە بووە، یەکێک بۆ لەوانە کە پشکی شێری هەبووە لە نووسینەوەی یاسای تایبەت بە کەمەندامان لە پەرلەمانی کوردستان. کاک نووری یەکێک بوو لەو کەسانەی کە یەکەم کەس بوو لەگەڵ منەزەمە نێودەوڵەتیەکانە کە هاتنە هەرێمی کوردستانەوە کۆنتاکتێکی باشی دروست کرده بوو بۆ ئەوەی بتوانین هەرچی مەعانات و هەرچی مافی کەم ئەندامانە باز بکرێت. کاک شێخ نووری بەڕاستی یەکێکە لەو کەمەندامانەی کە لەگەڵ بینینیا ئەتوانی هێز و توانای لێوەرگری، لەگەڵ بینینیا ئەتوانی چەندین ئەزمموی ژیانی لێوەرگریت، هەمیشە وەک باوکی کەمەندامان ڕەفتاری کردووە. بە پێوە ئەزمموی کارکردنەی لەگەڵ کاکشێغ لە تەمەنی 9 ساڵیمەوە کە ئێستا 28 ساڵم ئەزممونێکی کارکردنی زۆر باشمان هەیە بێکەوە. کاکشێخ نووری ئەوەی فێر کردوین کە ئەبێ بەردەوام بین، ژیان بەرەنگار بوونەوەیە، ئەبێ هەر کۆسپێک بێتە ڕێگەت تۆ بتانی بەرەنگاری بیتەوە و ئەو چۆک بە تۆدانەیە تۆ چۆک بۆ کۆسپانەدایە. لە ڕووی ڕۆشنبیریەوە ئاستێکی زۆر بەرزی هەیە، بەڕاستی بە شایستەی هەر شایستەی خوێتی کە ئەو ڕۆژەم لە بیرە هەموو کەمەندامانی عێراق کۆبوونەوە لە مۆتەمەڕێکی نیشتیمانیدا شێخ نووریان هەڵبژارد وەکو باوکی ڕۆحی کەمەندامان. ئەگەر کاک شێخ نووری نەبووە ئێمە نەبووین بە یاریکەری ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق، چکە بەندە بووم بە ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق ساڵی 2017 کە یاریزانەکانیشمان زۆرینەی زۆریان بوون بە یاریزانی هەڵبژاردەی عێراق. ئەگەر کاک شێخ نووری نەبووایە ڕێکخراوی ژیماش لە دایک نەبوو لە بەروی ئەو باوەشەی بۆ کردینەوە کە بتوانین لێرە ڕێکخراوێک دامەزرێن کە هێندە ناوازە بێ خەڵک هەمووی شانازی پێ بکە کە ئەو خۆتانەی بین لەم کچە جوانانە لە عمری 6 ساڵ هەمانە تا عمری 23 ساڵەوانە. ئەگەر کاک شێخ نووری نەبووایە هەموو ئیدارەی یانەی ڕۆژ نەئەگەشتام ئاستای تەکنیکیی کە ئێستا هەیەە. مانگانە لە چالاکیەکی بەرفراواندا بانگێشتی هەموو ئەو خێزانانە دەکات کە ناونووس کراون بۆ پێدانی هاوکاری بە خاوەن پێداویستیە تایبەتەکان لە بۆنەیەکدا ئەو هاوکاریانە دابش دەکات. هەریەک لەو خاوەن پێداویستیانە بە جۆرێک ئازار جەستەی داپۆشیون، هەریەکەیان بە دەردێکەوە دەناڵێنن. بۆ کەمکردنەوەی ئەم دەردەش چاویان بڕیوەتە کارە خۆبەخشیەکەی نووری کویکی خاوەن پێداویستی تایبەت، بۆیە بە ئومێدەوە لە کارەکەی دەڕوانن. لە زمانی ئەو کارانی کە کراوە کارە خۆبەخشانی کە کراوەی چیان پێداکردنی بژێوی ڕیژانی ڕۆژانی کەمەندامان بۆ لە خۆراک لە پێداویستەکانی تر جلوبەرگ قرتاسیە بۆ خوێندکارە کەمەندامەکان پەیداکردنی مەسروفی کەمەندامان لە پرۆسەی خوێندندا جگەل لە هەمووی گرنگتر پەیداکردنی عەرەبانە و کورسی کەمەندامان بووە چێ مانوەڵ ینی بدەستی چێ کارەبایی کراوە و خاصن بۆ ئەوانشی کە پرۆسی خوێندن بەردەوامن. ئێمە لە هەڵا بووین و ئێساش لە هەوڵین و کۆمەڵێک ڕێکخراویش هەیە هاوکاریمانەکات لەوەیە پێشگەلەوە، بەڵام ئەمانە گرنگە لەسەر جوودی شخصی خۆت ئەکەوێتەوە، ینی چۆن پەیدایەکەی، چۆن قەنەعەت بە بەرامبەرەکەتێکی کە تۆ ئەم
شتانە ئەگەێنیتە دەست ئەوەی کە پێویستی پێێتی کە محتاجە پێی چۆن قەنەعەت بەرامبەرەکەتەکەی بۆمان جاری وا بۆ ئەمە لە ئەوروپا شتمان بۆ هاتووە لە قسەکردنمان لەگەڵ ڕێکخراوەکانی ئەوەیە جارەیە بە ترێلەشتمان بۆ هاتووە پێداویستی ڕۆژانی کەمەندامان ڕەم بێ ئەمەیان بە تەنیا ئیشی من نەبوو بێت ئیشی ڕێکخراوەکە و بەندەش بووە کۆمەڵی خەڵکی خێرخواسەیە لەم وڵاتی ئێمەیە ئێمە توانیمانە لە قۆناغی زانکۆ تا سەرەتایی لە سەرەتایی تا زانکۆ کۆمەڵی خوێندکاری کەمەندامان هەبووە لەبەر ئەوەی کە گوزەرانیان هەژار بوون بەڕاستی پەنامان بردووە کەسە خێرخوازانە مانگانە ئەمان بۆ تیا بۆ تا 100 کەس 150 کەس 70 کەس بۆ خوێندکارانە مانگانە هەتاکو ئەو نۆمانگی خوێندنە مانگانیان بۆ سەرف کردوون بە چاودێری و سەرپەرشتی بەندە و هاوڕێکانم لێرە ئەمە کراوە و هەتا ساڵی پار بەرداوام بۆ بەداخەوە نازانم ئەم ساڵ پرۆسەکان وەستان سەبەکە چی بوو هۆکارەکە چی بوو نازانم بۆ هەم سەر تاسەری کوردستان وەستا بەداخەوە بەخێر بێدا چاچی چیە لەوە چێ نەخۆشی سال و سەرما بە شێوەیەکی بەردەوام هاوکاری و کۆمەک دابین دەکات بۆ خاوەن پێداویستیەکان و بەسەریان دابەش دەکات. ئەو هاوکاریانە هەر لە عەرەبانە دارشەق کەلوپەلی خوێندن تا دەگاتە خواردن و دا و دەرمانیش دەگرێتەوە. ئەمەش بۆ تۆ ئەوەی هەمە لە ڕێگەی جەنابتانەوە بە تایبەتی بۆ سەرکی حکوومەتی نوێ هیوادارم ئەو قەرارە سربیانی کە دەرکراوە کاتی خۆی و بڕیاری سربیانی کە دەرکراوە چ لەلایەن کابینەکانی پێشویا پەرلەمانیش ئەوانە سەرف بکات و دڵی کەمەندامانیش خۆش بکەن بۆی کە ئەو یاسای باسم کرد پێشتر بکرێتە بواری جێبەجێکردنەوە بۆی کەمەندامانی وڵاتش هەست بە ئینتیما بکەن بۆ کوردستان ئینتیمایان بۆ بگەڕێتەوە بنەوە بە هەوڵاتی دەرەجەیەکی ئەم وڵاتە. کۆمەڵگەی ئێمە زۆر سەرەتایە لەوەی کە خواستی هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت و خانەوادەکانیان بهێنێتە دی و لەو قۆناغە سەرەتاییانە چەند کەسێک و چەند ڕێکخراوێکی کەم ڕۆڵی زۆر زۆر گەورەیان هەیە. کاک شێخنووری یەکێکە لەوانە بەڕاستی لەبەرەوەی کە بەهۆی خوێندەواریەکەشیەوە و بەهۆی ئاشنایی بە دنیای دەرەوە ئەو کەسانی کە ئاشنان بە دنیای دەرەوە ئەتوانن باشتر ئەزمونونەکان بگوازنەوە بۆ وڵاتی خۆیان لەمڕۆ ڕۆڵێکی زۆر زۆر گەورەی هەیە و جێدەستی دیارەوە ئەوەش ئەنجامی کارکردنی ئەو سەربازەونانەیە کە کاک شێخنووری یەکێکە لە سەرمەشقەکان خۆی و هاوڕێکانی لە کۆمەڵی ڕۆژ کە بەڕاستی جێدەستیان زۆر زۆر دیارە کارە ڕێکخراوەیەکانیان ئەوە ئەسەلمێنێ دامەزراوەکانیان ئەوە ئەسەلمێنێ بە تایبەتەوەی کە لە بواری وەرزشە ئینتیمایان هەیە و ئیحتیمامیان هەیە گرنگی پێدانیان هەیە ئەمە بۆ خۆی جێگەی شانازیە بۆ ئێمە لە پارێزگای سلێمانی و لە هەرێمی کوردستانیش دەستەکانی خۆش بێ حەوڵدا بۆمان بۆ کەم ئەندامان حەوڵدا یعنی خۆی زۆر حەوڵمان بۆدا یعنی سپاسێکەین و ڕەبی لەشی ساغ بێت ئێمە زۆر سپاسی کاک شێخنووریەکەین یعنی ئەو هەوڵی کاک شێخنووری داوەتی باوەڕ ناکەم حکوومەتیش داوێتی ئەگەر بێت و خۆی توانایەکی وای هەبوایە نێش کە مەندام لە سلێمانیا هەبێ نەک سلێمانی هەموو کوردستانیش ئەوەنە بەتوانە و بە هەوڵ بووم. ئێمە زۆر سپاسی کاک نووریەکەین بەڕاستی هەوڵێکی زۆریەوە لەگەڵ کەمەندامانە ئیشی زۆری کردووە بەڕاستی سەربازی وونە ئەو کاک شێخنووری ئەو ئەستێرە گەشەیە کە بە تەواوەتی دەقی وتەی پیرەمێردی نەمرد کە فەرمێ چەند خۆشە ئینسان شێوەی شەمع بێ بۆ خۆی بسووتێ و نەفعی جەمعی بێ. شێخنووری دەقا و دەق بریسکە و بریقەی ئەموتە جوانەیە شەو ڕۆژ وەکو هەنگێک سەرقاڵ و مەشغوڵە بە خزمەتی کەم ئەندامانەوە و خۆشی مەسەلێکی زۆر جوانی ناو میلەتە چونکە زۆر کەسمان هەیە کە لەسەر دوو قاچی ساغ وەستا و زۆر بێبەرهەمە کەچی شێخنووری
لەسەر کورسیەکی چرخەدار ساحێبی خزمەتێکی زۆر گەورەیە سێبەرێکی زۆر گەورەیە هەیە بۆ کەمەندامان خۆی و هاوڕێکانی بوونەتە سێبەروسایەک و خزمەتێکی بەرچاوکراوی زۆر جوان بۆ کەمەندامان و ئەمان دەنگی ئەمانیان گەیانۆتە وڵاتانی دەرە و جیهان. لە چوارچەوەی ئەرک و دەسەڵاتەکانمانەوە ئەو ئیمکانێتایی لە بەردەستمانایە ئەو پەڕی توانای خۆمانەقینە کار بۆ پاڵپشتی تەواوی هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەتن کۆمەڵە ڕێکخراوەکانی دامەزراوەکانی پەیوەندیدار بەو پرسەین و بە تایبەت ئەو سەربازە وونانەی کە وەکو کاک شێخنووری جێدەستی گەورەیان دیارە و هەموو کات دەرگامان کراوەیە و شانازیەکەین بەوەی کە لە هەرێم و وڵاتێک ئاژین ئەم جۆرە خەڵکانە بەیەکەوە دەست بخەینە دەستیەک بۆ خزمەتکردنی زیاتری وڵاتەکەمان بۆی شارەکەمان و هەرێمەکەمان ژینگەیەکی لەبار بێ بۆ ژیانی خاوەن پێداویستی تایبەت. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ دیاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 پێشکەش بە برای بەڕێز و خۆشەویستم کاک شێخنووری ئەکەین کە لە ڕاستیە لای ئێمە سەرکردەیەکی ناسراوە پیرۆزبایی لێەکەین.